بەڵە سڵاوتان لێبێت لە بەردەم بازاری نیشتیمانم دیارە شەوی ڕابردوو و ئاگرکەوتنەوە لە شاری هەولێر هەبووە یەکێکیان لە بازاری شێخەڵا بۆ لە کاتژمێر هەشتی شەوە کەوا ڕوویداوە دوو دوکان لەبێ سوتاون هەروەها لە بەردەم بازاری نیشتیمان وەک ئەبینن لێرە بازارێک هەیە کەوا نزیکەی 20 دوکان لێرانە شەوی ڕابردوو دوای کاتژمێر 11 شەوەوە ئاگری لێکەوتۆتەوە ئاگرکەوتنەوە کەوای کردەوە نزیکەی 20 دوکان لێرە بسووتێتن دیارە دوکانەکان زیاتر دوکانی جلوبەرێک وە هەروەها دوکانی پێڵاون دیارە زەرەر و زیانێکی زۆر بە کاسبکارانی ئێرە کەوتۆ وەکو ئەبینن ئەمە پاشماوەی ئەو کەلوپەلانەیەکەوە بەهۆی ئاگرکەوتنەوە سوتاوە دیارە دوای ئاگرکەوتنەوەکە بەرگری شارستانی هەولێر ئەگەنە ئەم ناوچێ بۆ ئەمەوە کاتن کەوا لە ماوەیەکی زوو کۆنتترۆلی ئاگرەکە بکەن بۆ تەشەنە نەسەرێتن بۆ دوکانەکانی تر دیارە ئەمە چەندین ئاگرکەوتنەوەیە لە ماوەی ئەم دوو مانگەدا لە پارێزگای هەولێر ئەکەوێتەوە و زۆرینەی بڵێن ئاگرکەوتنەوەکان شتاوەکو ئێستا هۆکارەکان دیار نییە هۆکاری ئەم ئاگرکەوتنەوەش تا ئێستا دیار نییە کە هۆکارەکەی چی بووە ئاگرکەوتۆ بەڵام ئەوەی هەیە کە باسەکرێتن ڕەنگە بە شۆرتی کارەبا بووێ بەڵام تاوەکو ئێستا بەرگری شارستانی هۆکارەکەی نەخستۆتە ڕووە لێژنەکانیش هاتوون بەڵام تا ئێستا زەرەر و زیانەکان نەخەمڵێن داوت کۆی گشتیە و زەرەر و زیانانە چەندە کە بەر کاسبکارانی ئێرە کەوتووە وەک ئەوەی لە وێنەکاندا ئەبینن زەرەر و زیانێکی زۆر بەر کاسبکاران کەوتووەوە کەلوپەلەکانی نێو ئەم دوکانانە بە تەواوی سوتاون و کەلوپەلەکانیان لێرە دەرنەچووە ئەمە شوای کرێکەوە زەرەر و زیانێکی زۆر بە کاسبکاران بکەوێتن.